بۆ هەموارکردنەوەی یاساکان لە 2010 بەشدار بووم. چوینە پەرلەمانی کوردستان، خۆمان لە پەرلەمان یعنی لەسەرەوە وەکو چاودێر بوون لەسەر ئەوەی کە بزانین چۆن ئەو خاڵانی کە لە ناو ڕێکخراوەکانە کۆمەڵی ڕێکخراو بوون، لە کۆمەڵی ڕێکخراوی ژنان بووین کۆبووینەوە لەسەر ئەوەی کە کۆمەڵی خاڵ و کۆتوبەنددانین لەسەر هێنانی ژنی دووهەم. ئەمانە کرات. یەکێ لەو خاڵانی کە باسمان کرد مەسەلەی ئەوە بوو کە ئەبێ ڕەزامەندی ژنی یەکەم وەرگیری. ئەمە یەکێک بوو لە خاڵەکان کە تەکیدی لێکرایەوە. یەکێ لە خاڵەکانی تر مەسەلەی دارایی بوو. یەکێ لە خاڵەکانی تر کۆمەڵی خاڵی زۆری کردبوو، یعنی وابەستەی کردبوو کە گەیشتبوو حاڵەتێک کە پیاوەکە ناتوانێت ژنی دووهەم بێنێت. بەڵام دوجار ئێمە تەنها باسی یاسا ناکەین لەسەر نووسین. خۆت ئەم هەموارکردنەوە کە کرایەوە کاری پێ نەکرا. دوجار خۆ تۆ لێرە هەمواری ئەەکەیتەوە، ینی شتێک چوارچێوەکە گەورەترە لە تۆ وەکو پەرلەمانی کوردستان هەمواری ئەەکەیتەوە کە تەزە هەتا مەسەلەی قەناعەتیش بێ. ئێمە چەند چار لەگەڵ دادوە، یعنی من لە دادوەرم بیستووە کە ئەڵێت ئەمانە سەقەتە ناکرێ ئەوە پیاو حەقی خۆیەتی ژن بێنێت. يعني حتى قناعتي دادوەرەکان لەسەر ژنهێنانی دووهەم ئەڵێ یعنی قبوڵی نییە ئەو یاسایانە هەموار بکرێتەوە بۆ شێوازەی کە کۆت دانێ لەبەر ئەوەی ئەڵێ بە پێی شەرع حەقی خۆیەتی تا چوار ژن بێنێ. ئەمە من لە نەسی دەمی دادوەرم بیستووە کە ئەم حەقی ئەیاتێ. بۆیە زۆر جار کاتێ دەست ئەبەی بۆ شتێک ئەگەر بە کۆمەڵ دەستی بۆ نەبین هێنانی قورسە، جێبەجێکردنی قورسە. تەنها نووسینەکان ئاساییە. ئەم هەمواری کە لە 2010 کراوەتەوە ئەگەر بچێتە بواری تەطبیقەوە بێگومان بە یعنی کەم پیاو هەیە ناتوانێت ژن بێنێت. یەکێ لە مەرجەکانی تر مەسەلەی نەخۆشیە. تۆ زۆر جار ژن نەخۆشە لەسەر جێ، ئەمە مبەڕیڕێ بۆی کە پیاوەکە ژن بێنێ. خۆ ئەگەر ئەوە ژوورتکەینەوە کاتێ ئەچینە سەر ئەوە زۆر جار پیاوەکە نەخۆشە. بەڵام لەگەڵ ئەوەش یعنی من ژن ئەناسم 20 ساڵ بە دیار پیاوێککی نەخۆشەوە دانیشتووە و ژیانیشی ڕۆشتووە و مناڵیشی نەبووە بە دیارە و پیاوە دانیشتووە. بەڵام لە هیچ فەقەرەیەکە نابینی باز لە ژن بکات وەکو ژن. سەیرەکەی هەموو سەرچاوەکان هەموو هەموارکردنەوەکان تەنها ئاماژە بە پیاو ئەدات. ئەی باشە ئەی دێخۆ ئەویش بەشێکە لە ئەویش ئینسانە. لەگەڵ ئەوەیە لە یاساکانە و لە هەموارکردنەوەکانیشا باسی لەوە ناکە. دەبێت کۆ یعنی من و ئەوەی وەکو بۆ چوونی خۆم وەکو ئەوەی کە 2010 بەشدارم کرد لە مەسەلەی هەموارکردنی ئەو یاساکانە، دەبێت دەستێکی زۆر کۆمەڵ بێت، ئەبێت دەستێکی زۆر یاسایی بێت، وابێ بتوانی بەوە بوێری. یەکێ لە کێشەی گەورە کە ڕوبەڕووت ئەبێتەوە لە جێبەجێکردنی یاساکان ئەوەیە کە تۆ دەوڵەتنی. کاتێ یاساکەش جێبەجێ ئەەکەی عێراق ناهێڵێت تۆ جێبەجێکەی. عێراق قبوڵیەتی کچێکی 14 ساڵ زەواج بکات. وەکو مەسەلەی تائیفی، وەکو مەسەلەی شیعەکان و ئەوانەیان قبوڵە. تۆ ناتوانی لێ دەرچی وەکو قانون لەبەر ئەوەی سیستەمی فیدرالی قسە لەسەر ئەوە کە تۆ وابەستەی وەکو مەسەلەی قانون بەغاوە. بۆیە کاتێ شتێکی بچووک ئەەکەی ئەبێ ئیلا لە بەغاوە تۆ ئیش لەسەر هەموارکردنەوە. جات کاتێک باسیش لە عێراقەکەی خۆتەزانی ئیتر سیستەمی تائیفی و ئەم هەموو شتانەی کە هەیە ئەوەی کە باسی لێ نەکرێ مەسەلەی ژنە و بگرە ئەمەندەی کۆت کردووە، یعنی زۆر لە زووتر ڕۆژ بە ڕۆژ کۆتەکرێ زیاتر. بۆیە زۆر پرسە ینی دەستبردن بۆ ئەوە دوجار نابێ ناومێدی پیشاندەین هەر ئەبێ ئیشێک لەسەر ئەوە بکەین ئەگەر خۆشمان نەبێ نەوەکانمان ینی بەرچاوڕوونیەک بێنە پێشەوە یاخود کارێک بکەن بۆ ئەوەی کە ئەم یاسایانە بگۆڕێن.